حیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق 56 پرۆژە یاسای بە مەبەستی پێداچوونەوە لە پەرلەمانی عێراقەوە کشاندەوە بۆ ئەنجومەنی وەزیران. ژمارەیەک لەو پرۆژە یاسایانە لە پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەم و دووەمیان بۆ کراوە، بەڵام هێشتا پەسەند دەکراون. ئەندامێکی پەرلەمانی عێراقیش دەڵێت ئەم هەنگاوە دەبوو لە سەرەتای پێکهێنانی حکوومەتەکەی عەبادیدا بنرایە. طبعا هەنگاوێکی درەنگە بۆ حکوومەتی عێراقی مەفرۆز بۆ لە کاتی دەست بەکاربوونی وەکو حکوومەتێکی تازە ئەو پرۆژە یاسانەی سەحب بکردایە. بۆیە ئێمە وەکو ئەندامانی پەرلەمان ڕاستە ئەوان ڕەشنووسەکان سەحب کردووە و ڕەشنووسێکی تازە دەنێرن، بەڵام ئێمە وەکو نێنەرانیش جارێکی تریش بۆ چوونی خۆمان ئیسرار دەکەین لەسەر جێگیرکردنی لەناو ئەم ڕەشنووسانە. بەپێی بە دواداچوونەکانی NRT دەرکەوتووە ئەو پرۆژە یاسایانە بەهۆی نەگونجانیان لەگەڵ کابینە نوێیەکەی حکوومەتی عێراقی و هاوکات نەگونجانیان لەگەڵ پرۆژە چاکسازیەکانی عەبادیدا کشێنراونەتەوە. سەرۆکی فراکسیۆنی فەزیلەش دەڵێت کشاندنەوەی ئەو پرۆژە یاسایانە دەبێتە بەربەست لە بەردەم دانیشتنەکانی پەرلەمان. يعني بعض القوانين يفترض أن يعاد النظر هەندێک لە پرۆژە یاسا کۆنەکان پێویستە گۆڕانکاری تێدا بکرێت، بەڵام ئەمە مانای ئەوە نیە هەمووی بگەڕێتەوە و دەستکاری بکرێت، چونکە لە ڕاستیدا ئەوە خشتەی کاری پەرلەمان تێک دەدات و دەبێتە بەربەست لە بەردەم دانیشتنەکانی پەرلەمان و دوایان دەخات. خلل في جدول أعمال مجلس النواب. سەرجەمی ئەو پرۆژە یاسانە لە کاتی کابینەی حکوومەتەکەی نوری مالیکیدا پێشکەش کراون و زۆر بەشیان خوێندنەوەی یەکەم و دووەمیان بۆ کراوە. بۆیە سەرۆکی پەرلەمانی عێراق داوایەکی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ ئەوەی بە زووترین کات ئەو پرۆژە یاسانە بگەڕێنێتەوە پەرلەمان بە مەبەستی پەسەندکردنیان. ئومێد محەممەد NRT، باغداد.